جزء كبير من الفساد في المؤسسة العسكرية التي كانت تكلف الميزانية بحدود 500 مليون دولار سنويا. نعمل أيضا على تقليص حجم الحكومة من خلال إزاحة المناصب التشريفية كما نسعى لنا حكومة بوست بالا كان كم كينوا هروها والفوائد النفطية العراق زور باش نبستين بداهاتي نود بلكو كرتي تايبت بتوانيت أو ببوجينيت أو وتكرتي سربازي وهذا خلل واضح في السياسة وأمش حليكي جوريك إما باش دبستين زياتر بداهاتي نوت لهرمي كردستان العراق بتابتي لباش دابزيني نرخي نوت للجهان ده اما كار دكين بهمو بيغاتكاني عراقوا او كساني كتشكيان هلقرتوا او كساني كبرغري دكان كسكاريان او حكومة ديويت استا حشد الشعبي بيكينا استدعيت كسانك تشك هلقرن وبتوان الشرب كان لقل سباي عراق دا دجبة تيرور بلان داعش هرشا كات لنا وشكا بقشتي اما كار دكين بويكا بيون دكان من باش بي لقل ولاتاني دوروبر تركيا أردن سعوديا إيران أروها ولاتاني كان داو مصر وهمو ولاتاني ناوشكا اما تشاك سازيج دكين لنا خومان دا امش کاریگەری دەبێتە سەر لانی دیبلۆماسی ئێمە و دەکات کە گۆڕەپانی شەڕەکە فراوانتر بکات و یارمەتیدانی هاوپەیمانی وجرف الصخر لبروانة لجرف الصخر لبيجي لجرولا لسعدية ضلوعية تكريت دور علم همو أمنا وشانا حجاجش هومان آزاد كرد شناوشيكي تريش هروها لآزاد كردني تكريت جدا إما وما كرد كسباي عراق بجدار بيت بوليسي ناوشكان بجدار بن عشيرتكان بجدار بن حشدي شعبي بجدار بن ك وابكن ك أو ناوشانا بابن ولا تيرورستكان زۆرێک لەو خێزانە و خانەوادانی کە تکریتیان بەجێهێشت ئێستا گەڕاونەتەوە بۆ ناوچەکە دەوروبەری تکریتیش ئێستا هەمویان ئەو خانەوادانە گەڕاونەتەوە توانیومانە خزمەت گوزارە سەرەتایی و سەرکیەکانیش بگەڕینەوە پرۆژەش بکەین و هاوکاری پێشکەشکەین بەو ئاوارانە بشكل خدمات غير مباشرة بشوية ناراستو خوش بتوانين هاوكاريان بيمكن لقلوي كهاوكاريان ناراستو خوي هاو بيماني ديش بهذا الشأن فإن حالات الانتقامات لقل أمجدا هندك حالتي تولسنوا هبوا دواتر جياني آساي قراوة وبناوشكا دواي بينيني أو تنتجاني كداعش كردي لناوشكا دجي كسكان دجي بيغاتكان دجي عشيرتكان لناوشكان دواي أو جيان آساي بوتوا بينيمان تولسنوا هبو حالتي تولسنوا هبو وكفيس نبو بلام كمبو على نحو مماثل لما حصل في تكريت بهمان شو إما بيسمان بويا كي يارمتي هبت بو أوي كلا تكريت رويدا دوباره نبيتو بيسمان بهمولا الإرهابيين على مناطق كثيرة من بلدنا وبالتزامن داير كردني چناوچيكي ولاتي إما للاند داعشوا ئاواربوونی ژمارەیەکی زۆری بە ملیۆنەها هاوڵاتی عراقی ئێستا زۆرێک لە ئاوارەکان لەناو عراقدان بە بودجەیەکی کەمەوە لە کاتی شەڕدا هەروەها حکوومەتەکانی پێشوش کە چیان سرف کردووە ئێمە نەمانتوانی تا ئێستاش هەموو ئەو بودجانە تەرخان بکەین بۆ سوپای عراق بەباشی ئێمە پێویستمان بە یارمەتی ئێوەیە پێویستمان بە یارمەتی نێودەوڵەتی هەیە بۆ بۆ داهاتی سوپا هەروەها ئەبێ برینی گەل چارەسەر بکەین و بتوانین لەناو گۆڕەپانی شەڕدا شەڕ بکەین بە پێویستمان بە هاوکاری ئێوە ئێمە پێویستمان بە هاوکاری ئێوەیە بۆ لەناوبردنی سەرچاوەکانی تیرۆریستەکان ئەوانە ئەم تیرۆریستانە لە هەموو وڵاتە جیاجەکانی وڵاتە جیهانەکان لە وڵاتی جیهانەوە دێنە ناو عراقەوە لە وڵاتی عەرەبیشەوە دێنە لە وڵاتی ئیسلامیشەوە دێنە ناو عراقەوە ئێمە دەبێت کار بکەین لەگەڵ وڵاتانی دراوسێدا بەوەی کە ڕای بگرین کە تیرۆریستان لە ناوچە و لە وڵاتانی دەوروبەرەوە بێنە ناو عراقەوە کە عراقەکان دەکوژن لە سووریا لە عراقەوە دەگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان ڕەنگە لە ناوچەکانی خۆشیان لە وڵاتەکانی خۆیان کاری تیرۆریستی ئەنجام دەن من داواتان لێ دەکەم بەگشتی سەرچاوەی دارایی ئەم گروپانە ڕابگرن تۆڕی نێودەوڵەتی هەیە بە ئاشکرا یارمەتی ئەم گروپانە دەدەن ئێمە داوا دەکەین کە ئەو سەرچاوانە ڕابگیرن بە بڕیارێکی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی
وداوا واستعباد دەکەین النساء والأطفال داوا دەکەین کە چیتر شوێنەواری مێژوویی شوێنەواری هونەری مێژووی عێراق يستقطب أولئك الذين امتلأت قلوبهم بالكراهية دەستێژیکردنە سەر ئافرەت و کوشتنی منداڵ ڕابگیرێت ئێمە داوا دەکەین هەمومان دژ بە بیری توندڕەوی بۆستین کە دژی پرۆسەی دیموکراسیە لە ناوچەکەدا بکۆڵینەوە لە هۆکارەکان هۆکارە کۆمەڵاتەکان کەوا دەکات توندڕەوی زیاد بێت لە عێراق ئێمە دەستمان کردووە لە عێراق بە ئەم پرۆسەیە لە پرۆسی چاکسازیدا ئێمە دەستمان پێکردووە بۆ لە ناوبردننی هۆکارەکانی بڵاوبوونەوەی توندڕەوی یان تیرۆری عێراقیەکان هەزاران قوربانیان داوە ئەوان بەردەوامن لە شەڕکردن قوربانیدانیش بەردەوامە بۆ پاراستنی ئێمە و پاراستنی شارستانیەتی ئێمە و پاراستنی هەموو جیهانیش نابێت کات بە فیڕۆ بدەین دەبێت شەڕکەین دژی داعش ئێمە دەتوانین پەنا بەخوا بەڵام دواخستن ئەمە ئەبێتە هاوپەیمانەتیەک بۆ داعش و تەنها کاریگەری نییە لەسەر عێراقەکان تەنها کاریگەری هەیە لەسەر هەموو جیهان ئێمە ڕامانگرتن پێشڕەوەکانی ئەوانمان ڕاگرت ئێمە پێکەوە سەرکەوتنێک بەدەست دەهێنین ئەمەش ئەژمار ناکرێت تەنها بۆ عێراق ئەمە بۆ هەموو ئەو وڵاتانە هەژمار دەکرێت هەموو ئەو گەلانەی کە بەشدار بوون لە هاوپەیمانەتەکەدا زۆر سپاس بۆ هەمووتان سپاس بۆ هەموو ئەو هاوکاریانی کە کردتان هەموو ئەو هاوکاریانی کە دەیکەن لەگەڵ ئێمەدا.